گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. بۆ بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری وتوێژێکمانە بێ لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگە کە بەرەو پێشچوونی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. فەرموون لەگەڵمان بن. شەندەشانی پیاوان هەستن لێنە ناوریزی خەبەر شەندەشانی پیاوان هەستن لێنە ناوریزی خەبەر ئێمەکەنی وەی کۆمەڵی وێنەی ماڵێکی غەریب لە کار و شۆڕ و سوڵتانکەن ژنانی تێکۆشەری لەڵێی زەمدار و گوڵخەتەر نەترسین و کۆمەلەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر شەندەشانی پیاوان هەستن لێنە ناوریزی خەبەر شەندەشانی پیاوان هەستن لێنە ناوریزی خەبەر پەرستۆم کاتت باش. بەرنامەی کۆمەڵا بۆ خەباتی یەکسانی ژن و پیاو چییە؟ لە سەرەتاوە سڵاو و ڕێز بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا 26 ڕێبەندان لە هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان پیرۆز بێ. هەروەها کە خۆتان ئاگادارن کۆمەڵا ئەوڵین جەریانێک بوو کە ژنانی هاوردە ڕێزی پێشمەرگایەتیەوە لە عەرسەی سیاسی نظامیدا خۆیانیان سازماندا. لەو کاتەوە تا ئێستا هەزاران ژنی شۆڕژگەر لەسەر تاسەری کوردستان بۆ مافە پاشیلکراوەکانیان و بۆ بەدەستهێنانی ئازادی و بەرابەری خۆیان لە هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا ڕێخستووە. کۆمەڵا لە بەرنامەی حاکمیەتی خۆیدا و لە حقوقی ژناندا تەکیدی لەسەر ئەوەی کردووە کە ژنان و پیاوان لە هەموو عەرسەیەکدا ئەبێ بەرابەر بن. هەر بەو مەبەستەوە لە کونگرەی دەی کۆمەڵەدا بڕیارنامەیەکی زۆر چڕوپڕ لەسەر حق و حقوقی ژنان پەسەند کراوە. ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کۆمەڵا ئەو بڕیارنامەیە بریتیە لە مافە ئابوووریەکان و مافی ژن لە بنەماڵەدا تەکید کردووە. ئەم بڕیارنامەیە ئستراتیژی ئێمەیە لە جونبشی ژناندا. لە کۆتاییدا داوامان لە ژنان و پیاوانی ئازادی خواست هەیە بۆ ڕەهایی ژنان لە ژێر سێبەری ڕەشی کۆماری ئیسلامیدا ملحق بوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە و ئەگەریش توانایی ئەوەیان نییە ملحق بن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە ئەتوانن ئەم جونبشە ئەم ئستراتیژیە هەر لە ناوخوا تەقویەت بکەن. زۆر سپاس.
هاوڕێدی بەم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت کۆمەڵە لە کوردستان هەوڵی زۆری بوو کە ژنان چەکدار کاتەوە و زەرورەتی ئەم هەنگاوە پێشکەوت و خوازانە چی بوو؟ سەرەتا سڵام و ڕێز بۆ هەموو بینەرانی تلێڤیزیۆنی کۆمەڵە. کاتی ئێمە چینەوە تاریخی ڕژیمی ئیسلامی لەو کاتی کە کۆماری ئیسلامی دوای ڕوخاندنی ڕژیمی شا هاتە سەرکار تەواوی مافە ئابوووریەکانی ژنی بە کولی زەوت کردو و لەو کاتەیشا کە کوردستان بوو بە سەنگەری مقاومەت چەندین حزبی تر لەویا مقاومەتیان کرد بۆ نمونە حزبی دێموکرات بوو، خەبات بوو، سازمان خەبات بوو، سپەیکار بووە چەندین ئەحزابی تر. کۆمەڵە ئەوەڵین وەکو ئەو جۆرێک کە هەمومان نەزانین کۆمەڵە ئەوەڵین حزبێ بوو کە ژنانی هێنا ناو ڕیزەکانی مقاومەت و بەم حرەکەتە پێشکەوت و خوازانەی بە تەواوی دنیای ناسان کە بەڵێ ژنانی شەتوانن شان بە شانی پیاوەکان بێنە ناو ڕیزی خەبات و بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان شان بە شانی پیاوەکان خەبات بکەن. زۆر سپاس. مەمنونم. هاوڕشی لەنەم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت چۆن بوو کە هەر لە سەرەتای پێکهاتنی کۆمەڵە ژنانێکی زۆر پێوەست بوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە؟ سڵاو ڕێز سەرەتا 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە پیرۆز بێت لە تەواو و کادری ئەندامانی کۆمەڵە و لەم ڕۆژەشدا یادی کاک حەمە حوسێنی کەریمی و سەرجەم هاوڕێیانی گیانبەخت کوردووی کۆمەڵە بەرز ڕادەگرین. هەروەها کە ئەزانن هەموو کاژنان لەژێر چەپۆکی حاکمیەتی پیاسالاریدا سەرکوت کراون وەک لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێران کۆمەڵە بە لەوەی کە وەک حیزبێ خۆی ئاشکرا بکات بە ڕێکخراوە مەدەنیەکان و فکرێتی و بەکردەوەکانی خۆی لە ناو دڵی گەلی کورد جێ خۆی کردوەتەوە و یەکێ لەم ڕێکخراوانە یەکێتی ژنان بوو. زۆر ئەستەم بوو کە لەم کۆمەلگایی کوردستاندا کە کۆمەلگایەکی سونەتی و مەسەبی بوو داخوازی مافەکانی خۆیان بن. بۆ یەکەم جار کۆمەڵە ئەم تابۆیە شکاند و لە ساڵی 1361 پۆلێ لە کچانی هانیە ناو ڕیزەکانی خەباتەوە بەشان بەشانی پیاوان چالاکی و خەباتیان دەکرد و لە کوردستانە دەم بەدەم و ڕۆژ بە ڕۆژ و پۆل بە پۆل لە ژنان پەیوەست دەبوون بە ڕیزەکانی کۆمەڵەوە. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات
لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاستە ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاستە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا چەکەندووە بەدەستی خاراوێت کە ڕەت چەکەندووە بەدەستی خاراوێت هەدەی لە کۆز بوو بواران بەهەستی پاراوێت بەهەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا سڵاو بۆ ئێوە بینەرانتان هەروە کە ئاگادارن بارودۆخی ژیانی ئینسان لە تووشی قەیرانێکی گەورە بووە کە ڕۆژ بە ڕۆژ و چرکە بە چرکە خوڵتر دەبێتەوە و ملیۆنها ئینسان لەژێر زەختی هەژاری و برسێتیدان و ئاوارەبوون و بێمافی بووە بەداسانێکی دڵتەزێنی هەمیشەگی ئەمانە و دەیان جۆر کارەساتی تر ئەو گوڵە بوو کە قەرار بوو سیستمی کۆنەپەرست و دواکەوتوی سەرمایهداری و حاکمانی جەهل و خورافە لەسەری مرۆڤایەتی دەن سیستمە کە جگە لە سوود و قازانج و پارە بایەق بە شتێکی تر نادات و مرۆڤایەتی لای ئەو وشەیەکی بێمانایە
کۆمەڵا زیاتر لە 4 دەهەیە کە ئاڵا هەڵگری خەباتی کرێکاران و ڕەنجەرانی کوردستانەوە بە ئیرادەیەکی پۆڵاینەوە لە دژی حکوومەتی کۆنەپەرست و دواکەوتوی کۆماری ئیسلامی و بۆ دامەرزانی دەوڵەتێکی سۆسیالیستی و نەمانی هەر شەشنەستەمێکی نەتەواتی و چینایەتی خەبات دەکات. هێزی پێشمەرگەی کۆمەڵەش لە تووری مێژووی پڕ لە شانازی خۆیان بەدەیان زۆر حماسە و قارەمانەتی خوڵقاندووە و دەری خسووە کە پاڵپشتی ڕاستەقینەی کرێکاران و ڕەنجدەرانی کوردستانە و ئومید و ورەیداوە بە هەژاران و بێبەشان. لەم ڕێگەیەشدا بە دەسەڵان ئینسانی فیداکار و کۆمۆنیست گیانیان بەخت کردووە. و داوا لە لاوانی کوردستانەکەم کە بێنە ناو ئەم قۆناغە لە خەباتەوە بۆ سەرکەوتن گەیاندنی سوسیالیزم هەنگاو هەڵێنن و هەروە پیرۆزبایی دەکەم لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵی ئازیزی گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نوێنی کۆمەڵە. هاوڕێکاوانم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونە لەم بەرنامەیە. ئێستا کە بەرەو پیری 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە دەشین، ئێوە چه داخوازێکتان و چه پەیامێکتان هەیە بۆ خەڵکی کوردستان؟ پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە و کەم سەرەتا سەری ڕێز و نەوازشم دانوێنم بۆ هەموو گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم و سەرخۆشی شەکەم لە بنەماڵی هەموو شەیدان و گیانبەخکردوانی کۆمەڵە و لەسەر پرسیارەکەتان کۆمەڵە لە سەرەتاوە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بوو لە دڵی کۆمەڵگادا هەڵقوڵە، بۆیە لە سەرەتاوە دەستی برد بۆ ڕیشەکان، یعنی تەنها بزوتنەوەیە بوو، تەنها حزبێ بوو کە دەستی برد بۆ تەزادی تەبەقاتی وەکو ڕیشەیە لە کێشەکانی کۆمەڵگا، دەستی برد بۆ مەسەڵەن ئەو دابوو نەریت و سونەتە ئێرتجاعیانە کە لە کۆمەڵگا و لەناو فەرهەنگمانە جێخۆش کردووە، بۆیە هەر لە سەرەتاوە وەک حزبێکی سونەت شکەن بوو کە دژی هەموو چەوسانەوەیەک وەساوە. ئێستایش کە دوای 42 ساڵ لە تەمەنی کۆماری ئیسلامی کاکزەرەی کۆماری ئیسلامی بە هەموو جۆرێ لە سەرکوتی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و بیگرە بەسەر جامعە زاڵ بووە، یعنی جامعی گەیاندووەتە ئاستێک کە لە بواری ئەخلاقی و زۆر دابەزیوە. مێژووی کۆمەڵە هەمیشە کاریەوە بووە کە ئاگاگەری کە خەڵک ئاگا کاتەوە و ئاشنایان کاتەوە بە و مافەکانیان. ئێستا ئێمە مەرحلەمانە تێپەڕاندووە، هەرو جۆرەکە مارکسیژێ ئەو ئەنقلاباتە پەیاپەیە بە دوای یەکدادێ، بۆیە کۆمەڵە لە سەرەتاوە جەختی کردووە لەسەر ڕێکخراو بوون، سازمان یافتە بوون، هەمیشە هەوڵی ئەوە بووە کە خەڵک سازمان بدات. ئێستایش ئێمە ئەو خوازیمانە هەیە لە خەڵکە لە قاڵبێ ڕێکخراوەکانی ژینگە پارێز، بواری ژنان، ئازادی زندانیانی سیاسی، تەشەکولهای سنفی کارەگەری و معلمی ومانە خەڵک دانەنیشن بێتەفاوت نەبن. جمهوری ئیسلامی هەرەوەیە گەرەکە گەرێکە خەڵک بێتەفاوت بێت لە مقابل ئەو کێشە و گرفتانە لە کۆمەڵگا هەیە، خەڵک ناوێت بێتەفاوت بێ. جمهوری ئیسلامی بێتەفاوتی ئێمەی گەرەکە، بۆیە من ئەو داخوازیمە هەیە ئەگەر معلمان تێنە سەحنە کرێکاران بڕۆن لە کناریانە قرار بگرن. ئێمە ئەبێ ئەم بزوتنەوانە ئەم جۆنبشانە پەیوەند بین بە یەکەوە هەتا ئەمانە گوستەردە بێ، حوزورە خەڵک گوستەردە بێ لە سەحنە. کۆمار ئیسلامی وادار بە پاشەکشاوێ. حەزەکەم ئەوە وە بیر خەڵک بێنمەوە مەریوانتان لە فکر بێ لە سەرەتای ئەنقلاب کە خەڵک چۆن بەشداریان کرد لەو ڕێپێوانە گەورەیە. ئێستایش ئێمە پێویستیمان هەیە بە حوزوری بەربڵاو و گوستەردەی خەڵک لە سەحنە، بۆیە داخوازیمانەوەیە کە وتم کرێکاران لە کنار معلمان قرار بگرن، خەڵکی مەدەنی، خەڵکی ئاسایی هەروە لە کنار کرێکارانە، لە کنار معلمانە قرار بگرن، لە کنار پەرستارانە قرار بگرن، تەنیایان نێڵن بێتەفاوت نەبن، نە لە قباڵە ئەگەر ژنکوژی اتفاقەکە فێ لە مقابڵی کودەکانە کارە، لە مقابڵی هەر نوع چەوسانەوەیەکە هەیە، هەر نوع زوڵم و زۆری لە جامەها هەیە، ئێمە ئەوێ ڕوبەڕووی بوەستین. بۆ نمونە مەسەڵەن مەسەلەی هەیە کە ڕیشەیە
وەکو ئەوەی کە لەناو دابوو نەریت و سونەتەکان بڕی لە بنەماڵەکان هێشتا ماوەتەوە بنەماڵەمان هەیە مەسەن چەندین کچی هەیە فقط بەخاترەوەی کە کوڕی بێ چەندین کچی بووە 5 کچی هەیە کوڕێکی هەیە کوڕەکەی لە ناز و نیامەتە بۆ کچەکانی جیاوازی قالەوێ ئەوە باعثەوەیە کە ئەو کچانە لە کۆمەلگا دووشار کێشە بن ئەشی دژی ئەو سونەتانە بوەستینەوە وە کۆمەڵە لە سەرەتاوە بە ئەرک و وەزیفەی سەرشانی خۆی زانیە کە لەم زەمینانە فعالیت کا بۆیە پەیام من ئەوەیە ئەگەر زانن مەسلەیەک گەورە وەکو ئێتیا لە کۆمەلگا خەریکە پەرهاسێنی و بەڕێکخراوە بنەماڵەکان هاوکار بن لەگەڵ یەکە ئەوانەی کە وا ئەم کێشەیانە هەیە مناڵیان هەیە تووشی ئەم کێشە بووە هاوکاری یەک بن ڕاهنمایی یەکەن بەیەکەوە ئێماتانی بەیەکەوە قەویترین گەورەترین بەهێزترین ڕاحەترەتەین لە مقابڵ کۆماری ئیسلامی بوەستین و مقابڵەی لەگەڵاکەن خۆشەکە بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان وتوێژێک بوو لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵا کە سەبارەت بوو بە بەرەو پێشچوونی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی دیکە ماڵەوە